بە کۆتایی هێنانی کۆنگرەی چوارەمی کۆمەڵ گۆڕینی ناوی حیزبەکە بۆ کۆمەڵی دادگەری کوردستان عێراق کاردانەوەی زۆری بە دوای خۆی داهێنا. هەرچەندە زۆربەی کاردانەوەکان ئەرێنی بوون بەڵام هەندێک گومان و پرسیاریان لا دروست بووە. مامۆستا عەلی باپیر لە دیدارێکی تایبەتدا لەگەڵ پەیام وەڵامی ئەو دوودڵی و پرسیارانەی دایە و بە تایبەتیش لەبارەی گۆڕینی ناوی حیزبەکەوە. هیچ پاسا و هیچ بەڵگەیەک نییە کە ئێمە خۆمان لە میلەتە موسڵمانەکەمان لە کۆمەلگا موسڵمانەکەمان یا لە کۆمەلگا زۆری نەموسڵمانەکەمان جیا بکەینەوە. یەک بە لابردنی پاشگیری ئیسلامی ئێمە نێوانێکمان لە نێوانی خۆمان و کۆمەلگاکەماندا لابردووە. نەک ئێمە نێوەڕۆکی خۆمانمان گۆڕی بێت. ئێمە نێوەڕۆکەکەمان هەر نێوەڕۆکی جارانە. بەڵام بەلابردنی پاشگیری ئیسلامی ئەو نێوان و سێوانەمان لا بردووە کە ئێمە خۆمان جیا بکەینەوە لە موسڵمانان. پێم وابێ ئەوە دەبێتە پردێک بۆ زیاتر نزیکبوونەوە لە هەموو ئەوانەی کە بێزارن لە ستەم و لە قۆرەخکاری و لە گەندەڵی و لە بەهەدەردانی سەرۆت و سامانی ئەم وڵاتە و لە خۆسەپاندن و لە تەزویر و فرتوفێڵ و پێشێلکردنی ئیرادەی ڕاستەقینی ئەم خەڵک. مەبەست ئاوەڵناوی دادگەری ئێستەیە. بەڵێ ئێمە ئەو دادگەریە پێمان پردێکە بۆ زیاتر لێک نزیکبوونەوە لە هەموو ئەو خەڵکەی کە وەکو لە وتارەکەی کۆنگرەژا گوتم ئەگەر نەشیان نوێژی بە کۆمەڵمان لەگەڵ بکەن بابێن لەگەڵماندا دادگەری پشەسپێنن. هاوکات سەرۆکی کۆمەڵی دادگەری باسی لەوەش کرد کە بەشێک لەو گۆڕانکاریانە لە چوارچێوەی ڕێکار و داواکاری کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراقدا بوون. ئەوە بەر لە خۆمان بیری لێ بکەینەوە هەر لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە بەغدا هەر چەند ساڵە کە مامەڵە دەکەن لەگەڵ ناوی سەرۆکدا ڕئیس الحیزب وشەی ئەمیر دیارە بەپێی یاسای کۆمیسیۆنی باڵا نابێ بەکار بهێندرێ. هەروەها بەنسبەت ئاڵایەکەشمان ئەویش دیسان کە وشەی شایەتمانی تێدا نووسراوە ئەوانە بەپێی چەند پرانسیپێکە خۆیان دایانناوە گوتویانە بە ئەوەی تێدا نەبێت وەکو مزایدەکردنی دینداری بەسەر خەڵکەوە. بە هەر حاڵ ئەویش هەر ئۆتۆماتیکی ئێمە ئەویشمان گۆڕی بەرەو پێشەوەی تۆ خەڵک ناچارتکە واقعەکە ناچارتکە خۆت چاو بە خۆت دابژێڕی. سەبارەت بە کرانەوەی کۆمەڵی دادگەری بەڕووی ئایدۆلۆژیا و بیر و باوەڕەکانی دیکە جگە لە ئیسلام مامۆستا عەلی باپیر ڕوونکردنەوەی پێویستی خستە ڕوو. بەنسبەت ئەوە ئایا ئێمە لە داهاتوودا کەسێک دەبینین لە سەرکردایەتی کۆمەڵی دادگەریدا کە پابەند نەبێ بە ئیسلامەوە نەخێر. ئێمە پەیڕەوی نوێ خۆمان هەیە. المسلمون عند شروطهم. ئێمە ئەوانە مەرجەکانی ئێمە ئەو پەیڕەوی نوێ خۆ ئەو 25 بنەمایە نەخێر ئێمەشتی وان نابینی لە کۆمەڵی دادگەریدا لە قیادەکەیدا. بەڵام ئایا ئێمە قبوڵ ناکەین دۆست و لایەنگرانمان کەسانێک کە هاوکارمان دەبن پشتگیرمان دەبن لە هەموو پێکاتەکانی ئەم کۆمەڵگایە بن بەتەکید بە و مەمنونی هەر کەسێکی دەبین دەستبار و گر و هاوکارمان بێ کەواتە کرانەوە کە لە شێوەی مامەڵە لەگەڵ خەڵکدایە. لە کۆتاییشدا مامۆستا عەلی باپیر جەختی لەوە کردەوە کە کۆمەڵ حیزبایەتی تەبەنی کردووە بۆ خزمەتی ئیسلامەتی و لەسەر ڕاستەڕێی ئیسلام بەردەوام دەبن. ئێمە مسلمانەتی و دینداریمان وەکو حیزبایەتی و سیاسەت تەبەنی نەکردووە. ئێمە حیزبایەتی و سیاسەتمان تەبەنی کردووە بۆ خزمەتی دینداری مسلمانەتی. دینداری مسلمانەتی خۆمان و کۆمەلگاکەمان. و لە ڕاستیدا ئەوە لە پشت پەردەی ڕەشۆ تەماشاکردنە یاخود متەوەهم بوونە ینی کابرا وەهمێکی چۆتە ئەو کەسە وەهمێکی چۆتە مێشکەوە من دڵنیان ئەوە من هەموو برا خۆشکەکانی خۆم هەر جۆرە بیر دەکەنەوە دڵم با گومانی چاک بە یەکدی بەرین بە تایبەتی بە برای خۆیان کە ئەمە 20 ساڵە لە خزمەتیان داین بە ڕاستە شەقامی خوادا هەر بەو ڕاستە شەقامەدا دەڕۆین و بە شوێن پێی پێغەمبەردا هەنگاو دەنێن عەلەیهی سەڵات وەسەلام. مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان داوای لە ئەندامان و لایەنگرانی کۆمەڵیش کرد کە لە گومانی خراپدا نەژین و چاوەڕوان بن تا بزانن حیزبەکەیان لە داهاتوودا چ پلان و پرۆژەیەکی هەیە کە بێگومان لە چوارچێوەی ئیسلام و شەریعەتدا دەبێت. دەبێت لێ نەگەڕێی زوڵم ببێ هەوڵدەی دادگەری بچەسپێ دەبێت خێر و بێرەکانی کە خوا دایناون بۆ هەموو بەندەکانی خوا.